بۆ جەنابی عەبادی کە بەم شێوەیە تەسەڕوفات لەگەڵ حکوومەتی کوردستانەکە، ینی بە دڵنیاییەوە ئێمە حەقی خۆمانە و چەندی جار بۆ چوون و دانیشتەکانیشمان لەگەڵ بەغدا کردووە. بە حکوومەتی کوردستان وەکو ئینزاری بەغدا بکاتەوە جارێکیشکە، ینی حەلی بۆ دانێ، یەکو ئینزاری یەک ئینزاری دوو، ئەگەر پێتان وایە ئەمەمان بۆکەن بیکەن، ئەگەر نایکەن ئێمە هەڵوێستی کەمانە بێ، ینی هەڵوێستەکان زۆر ئاسانیشە، یعنی ئێمە هەموو لە بیرمان نەچێ ئەوان کە لە پاڵ پشتی هێزی کوردستانە ئەمڕۆبوون بە خاوەنی ئەم سوڵتەیە و هەمومان ڕژێمێکی دیکتاتۆرمان هەموو کاتێکە ڕوخانمان خۆ ئەوان شەڕوا ئەترافیان بە کورد ناکرد، جا ئەمان کە دەورێوان بینی ینی چاوەڕێی چیەکەن؟ وەسی برایەوە منەوە کورد نافتەخۆ فروشن، هەر تشتێکی ئەو بوریت لەبێت کووردا بێت نەت لەبێت کەسێکدا بێت نەفشارێ کۆرتەکە فشارێ سەرمە پسەپینن بێژن دێفرێکین نەفرێکین بڕاستی ڕێەوە من ئەوەژێ هەر هەمی تشتی کوردت لەبێت کورددا بێت و کورد بفروشتن و ئێدی خو هەوجێ بەغدا نەکاتن و نەچن بەرەف بەغدا و چه دانوستاندنەش گەل بەغدا نەکەن ماشەڵڵا ئەوژی پێشکەفتی نەبلا ئەوژی کۆرێ خۆ بکەن و دەست پێ بکەن برا خۆ محتاجی چ بەغداژیانەکەن. بەڕاستی ئێمە وەکو کوردانی کە لە ئەوروپا ئەژین و لە دوورەوە سێری ئەو وەزعکەین لە کوردستان هەڵوێستی حکوومەتی کوردی ئەبێ بگۆڕێ بەڕاستی بۆ ئەگادارکردنەوەی حکوومەتی عەبادی لەبەرەوەی چەند جارێک دانیشتن کراوە، دانیشتەکان هەمووی نەتیجەی نەبووە، نەتیجەی هەر ئەوە بووە وعدەکان درۆ دەرچووە. لەبەر ئەوە بەڕاستی حکوومەتی ئێمە بێ هەڵوێستێکی تایبەتی خۆی هەبێت، هەڵوێستێکی هەڵوێست بگۆڕێ بەرامبەر حکوومەتی عەبادی بۆ ئاگادارکردنەوەیان کە مادەکان جێبەجێ بکەن لە دانیشتەکانی داهاتووە و بەسەرکەوتووی، چونکە بەڕاستی ئێمە وەکو ئەوان حکوومەتی مەرکەزی هیچ وەکو هیچ حسابێکیان بۆ ئێمە نەکردووە کە بجەنانێت.